دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەجێگەیاندنی 8 پرۆژەی خێرخوازیەوە هەزاران ماڵی هەژار و نەدار و بێنەوا و نەخۆشی درێژخایەنی لە سەرانسەری کوردستاندا بەسەر کردەوە. بەرپرسانی دەستگاکە سوپاسی خێرخوازان دەکەن و دەڵێن بە هاوکاری ئەوان توانیان پرۆژەکان بە سەرکەوتویی جێبەجێ بکەن. ئێمە وەکو دەستگای بەخشین لێرەوە سوپاسی تەواوی خێرخوازان دەکەین کە هاوکارمان بوون بۆ سەرخستنی پرۆژەکانمان. سوپاس بۆ خی پەروەردگار لێرەوە پێیان ئەڵێن دەستیان خۆش بێ، دڵیان خۆش بێ کە توانیان بە هەزاران خەڵکی کەم ئەندام و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێباوک دڵخۆش بکەن. جێگای سەربەرزی جێگای شانازی ئێمەن کە توانیان هاوکارمان بن، پشتیوانمان بن لە تەواوی ئەم مانگەدا زۆرترین هەژار و نەداریان دڵخۆش کرد. شکری خی پەروەردگاری لەسەر ئەەکەین پێشەموشت وە سوپاس و پێزانینمان هەیە و دوعای خێرمان هەیە بۆ خێرۆمەندان و دەوڵەمەندان و خێرخوازانی ئەم وڵاتە ئەوەی لە 1000 دیناری تەبع توانی بێتی کار و پرۆژەکانی ئێمە تەقویە بکە و بەهێز بکە و دەست یارمەتی درێژ کرد بێ ئێمەش بە ئەمانەتەوە ئینشاءڵڵا ئەو خێر و سەدەقاتانەمان بڵاو کردێتەوە و بەو کەسانی کەوا شایان و شایستن بەدەستمان گەیاند. پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دابینکردنی 8,000 سەبەتەی خۆراک، دروستکردنی 3 خانوو بۆ خێزانە کەم دەرامەتەکان، هاوکاریکردنی زیاتر لە 500 منداڵی بێباوک، هاوکاریکردنی زیاتر لە 200 نەخۆشی درێژخایەن، هاوکاریکردنی زیاتر لە 200 نەخۆشی گورچیلە، هاوکاریکردنی زیاتر لە 100 نەخۆشی سالاسیمیا، هاوکاریکردنی زیاتر لە 400 خاوەن پێداویستی تایبەت، دابینکردنی 25 کورسی شەحن بۆ کەمەندامان. ئەم ساڵیش وەکو پیشەی خۆمان وەک هەموو ساڵێک پیلانی پێشوەختەماندا ڕژ بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئەو بەشانەی ئێمە دیاریمان کردبوو. سوپاس بۆ خوای گەورە زۆر لەوە زیاتر خوای گەورە پڕی کردەوە زیاترینە لە ڕێگەی خێرۆمەندانەوە. ئێمە بڕیارمانە 8,000 ماڵی هەژار و نەدار بەسەر بکەینەوە بە کارتۆنێک خۆراک. ئەو 8,000 ماڵەمان جێبەجێ کردووە و بڕیارمان ناسی خان و دروست بکەین. سوپاس بۆ خوای گەورە لە مانگی ڕەمەزانەدا 2 ماڵی بێباوک و منداڵی بێباوک و ماڵێکی هەژارمان بەسەر کردەوە. سێخانۆکەمان ئێستا لە حەیزی تەنفیز و جێبەجێکردندایە و پاشان 25 کورسی شەحنمان دابین کردبوو ئەو کەم ئەندامانێکەوە پێویستیان پێیەتی توانای ڕۆشتن و پیادە ڕەویان نییە ئەوەشمان جێبەجێ کرد و 300 منداڵی بێباوکمان بڕیار بوو کە یارمەتیان بدەین. سوپاس بۆ خوای گەورە لە 500 نەفەریش لە 500 مناڵیش تەجاوەزی کردووە تا ئێستا و ئومێدەکەن ئەم 1-2 ڕۆژە زیاتریش بکە و پاشانیش 300 کەم ئەندام بڕیارمان نابوو کە یارمەتیان بین ئەوانش لە 400 زیاتر و بەرەو 500 یارمەتیمان ناون و بڕیارمان نابوو کە نەخۆشی درێژخایەن 200 نەخۆشی لێرە و لە هەولێر جێبەجێ بکەین. سوپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ لێرە جێبەجێمان کرد 120 نەفەریان لێرە بوو زیاتر بوو و بڕیارمان ناو 100 نەخۆشی تالاسیما کە ئەویش زیاد لەو ژمارەیە یارمەتیمان نان و نەخۆشی گورچیلە لە شاری هەولێرە ئەویش 100 نەخۆش و لەویش زیاتر کە لەو عەدەدەش زیاتر کە ئێمە دامان نابوو. لەبەرەوە سوپاس بۆ خوای گەورە ئەوان ئەو بەرنامانە ئێمە دامان نابوو، ئەو پلانێک کە ئێمە دامان نابوو بە زیادەوە جێبەجێمان کردەوە. سوپاس بۆ خوای گەورە. با جێبەجێکردنی دادگەری و بنەما شەرعیەکان لە دابەشکردنی هاوکاریەکاندا دەستگای خێرخوازی بەخشین بووەتە ماڵێک بۆ هەژاران و دەستێکی ئەمین و پردێک لە نێوان دەوڵەمەند و هەژاران لە سەرانسەری هەرێمی کوردستاندا. بەخشین بووەتە متمانە پێکراوترین دەستگای خێرخوازی. هاوڵاتیانیش دەڵێن دەستگای بەخشین بەبێ ڕەچاوکردنی ئینتیما و بۆچوونی سیاسی هاوڵاتیان لەسەر بنەمای شایستە بوون هاوکاری هەموو چین و توێژەکان دەکات. داواش لە خێرخوازان دەکەن بەردەوام ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.